working in support of the ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا پشتیوانی وڵاتەکەی بۆ هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە و ئەم پەیامەشی بە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقیان. بەرەبەیانی ئەمڕۆ سوودانی و بلینکن لە نیویۆرک کۆبوونەوە. کۆبوونەوەکە لە پەراوێزی کۆبوونەوەی ساڵانەی نەتەوەیەگرتوەکاندا بوو. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەندراوێکی لەبارەی کۆبوونەوەکە بڵاو کردەوە و دەڵێت بلینکن داوای لە سوودانی کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ بێت بۆ پەرەپێدانی سەقامگیری و خۆراگری هەرێم. بە گوێرەی ڕاگەندراوەکە بلینکن لە کۆبوونەوەکەدا جەختی لە پشتیوانی ئەمریکا بۆ دووبارە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە کردووەتەوە. سوودانیش ڕاگەندراوێکی لەبارەی کۆبوونەوەکە بڵاو کردوێتەوە، بەڵام ئەم لە هیچ شوێنێکدا باسی گفتوگۆی پەیوەست بە هەرێمی کوردستانی نەکردو. چەند ڕۆژێک پێش ئێستا وەزیری وزەی تورکیا ئامادەی تورکیای بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەربڕی و گوتی کارەکانی بۆریەکە بەرەو تەواوبوون دەچێت. درەنجی شەوی ڕابردووش کۆشتی سپی ڕاگەندراوێکی لەبارەی پرسی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم و ناردنی پارە لە بەغدادەوە بۆ هەرێم بڵاو کردە. جاک سولەیڤانی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ڕایگەیاندووە پێشوازی لە گفتوگۆی بەرهەمداری نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم دەکەن و دەڵێت ئامانز لە دانوستانەکان بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەولێر و بەغدا بوو بە شێوەیەک لەگەڵ دەستوری عێراقدا بگونجێت. ئەو دەڵێت ئێمە خۆشحاڵین بە بڕیارەکەی حکوومەتی عێراق بۆ ڕەوانەکردنی پارەی دیکە بۆ حکوومەتی هەرێم بۆ دڵنیابوونەوە لەوەی فەرمانبەرانی هەرێم موچەکانیان وەردەگرن و بۆ ئەوەی سەقامگیری و گەشەی ئابووری پەرەی پێ بدرێت. لەبارەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتیش کۆشتی سپی ڕایگەیاندووە بەردەوامن لە کارکردن لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بە زووترین کات بۆڕی نەوتی عێراق تورکیا بکرێتەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ سوودانی بانگەشنامەی جۆ بایدنی بە سوودانی گەیاند بۆ ئەوەی بەم نزیکانە سەردانی ئەمریکا، بەڵام پێش سەردانەکە سێ ئەندامی کۆنگرێسی ئەمریکا لە نامەیەکدا داوا لە بایدن دەکەن کۆتایی بە مامەڵەی قبول نەکراوی لایەنە عێراقیەکانی سەر بە ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان بهێنێت. سێ کۆنگرێسمانەکە دەڵێن حکوومەتی هەرێم یەکێک بووە لە بڕوا پێکراوترین هاوپەیمانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ڕووی ئابووریەوە خنکێنراوە لەلایەنی سیاسی و یاساییەوە فشاری خراوەتەس. بۆ بایدنیان نووسیوە ڕاگررتنی هەناردەی نەوت لە ڕێگەی تورکیاوە زۆرینەی سەرچاوی داهاتی هەرێمی بڕیوە. ئەمەش لە کاتێکدایە کە نرخی نەوت بەرز بۆتەوە و ئێران سوود لەم دەرفەتە دەبینێت و سەرەڕای سزاکانی ئەمریکا ڕۆژانە نەوت هەناردە دەکات. سێ کۆنگرێسمانەکە دەڵێن مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم لە 3 ئەیلولدا نامەیەکی بۆ بایدن ناردووە کە تێیدا نووسیوێتی سەرتاپای کێشەکان بەرەو خراپتر ڕۆیشتون و لە ڕووی ئابووریەوە خوێنمان لێ دەچۆڕێت و لە ڕووی سیاسیشەوە تووشی خوێن بەربوون بوو. لە کۆتایی نامەکەشدا دەڵێن ئەو هەوڵانەی کە بلینکن داونی وەک پێویست چارەسەری سەرکەوتویان بۆ قەیرانەکانی عێراق و کردنەوەی بۆڕی نەوتی بۆ تورکیا نەکرد. داواش دەکەن استراتیجیەکی نوێ بۆ عێراقدا بمەزرێن و ئەو کێشەیە لەگەڵ سوودانیدا باس بکەن.